برادێکی خۆم بۆمی گێڕایوتی لێ لە خۆشخانە بووم، لای باوکم نەخۆش بوو، گەنجێکی دەوری 18-19 ساڵ بە هەمان شێوە باوکی نەخۆش بوو لە نەخۆشخانە بوو. ئەڵێت ئەم منداڵە کە باوکی ئازاری هەبوو، بە تەمەن بوو، ئەختیار بوو، وەزعی خراپ بوو، کە مناڵەکە سەیرێکرد باوکی ئازاری هەیە لە باوکی تووڕا بوو، ئەوی بێدەنگ بە باوکی ئازاری هەیە دەوی بێدەنگ بە لی تووڕا بوو. حتا کاتێک کە ئەو برادرە دەڵێت چەند جارێک هەر هاواری دەکرد ئازاری هەبوو، لەسەر مەرگا بوو، وەزعی خراپ بوو، هەر هاواری دەکرد دەوی گیانم ژانەکە، سرم تەقی. مناڵەکەش هەر تووڕا ئەبوو لە باوکی خۆی. ئەم باسی ئەم چەند ساڵی پێشووەکەم. بەڵێ ئەڵێ مناڵەکە کە زۆر تووڕە بوو، یەک زلێکی کێشا بە پشتی باوکیە، ئەمەی باوکیە لە پشتەوە، یەک زلێکی بە هێزی خۆی وتی بەسە بێزارمانت کرد، فەوتەن بەدەستەوە، ژیانمان نەما بەدەستەوە، بەس هاوارکە، بەس بڵێ گیانم ژانەکە. هەتا هێزی تا بوو یەک زلێکی دا بە ئەم پشتملەی باوکیە. ئەڵێ وەڵڵاهی ئاوا سەیرم دەکرد، باوکی ئاوا سەری داخست، دوای چەند دەقەی وەفاتی کرد. ئەمە باوک بەخێوکردنە؟ ئەمە پاداشتی باوک بوو؟ ئەم جا ئەڵێ مناڵەکە هاوارێکەکە گریا باوەی گیان خوا گەردم ئازاکە، باوکی مرد، ئازاگەردنی چی ئازاکە؟ زلێکی لێدا و تەواو کۆتایی پێهات. وتی باوکی لە شەرمەزاریە کە لای ئەو نەخۆشانە ئەم مناڵە ئاوا لێیدا لە شەرمەزاریە ئازاری لەبیر چووەوە، چەند دەقەیەکی پێ نەچوو دای لە عەرزم مرد. تەواو. جاکە بەخێوی دایکی باوکی بەخێو بکات، دایکی بەخێو بکات، ئینسان لەو باشترە یا ئەوە خۆی شەرمەزاری دنیا و قیامەت بکات، دوایش بۆی بگری هەتا و ڕۆژەی دەڵێ لەم دنیای دەرئەچیت و کۆتایی بە ژیانت دێ، هەتا ئەو ڕۆژە ئەو مناڵە هەر کاتێ باسی باوک بکەن ئەو وجدانی ئازاری ئەدات، هەتا ئەو ڕۆژەی ماوە ئینشاءڵڵا ئومێدم وایە خێر لە خۆی نابینێت، چونکە عەزەتی باوکی خۆیدا. ئەوانەی ئازاری باوک و دایکیان ئەدەن لە دنیا و قیامەت خوا ڕسوایان دەکات ئەگە تۆبەیەکی ڕاستەقینە نەکەن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو خوایە پەنا دەگرم بە تۆ لە منداڵێک ببێتە دەمسپی و گەورەی من، ببێتە چاودێر بەسەرمەوە، بێتە گەورەی من، نەتوانم سەرپێچی فەرمانەکانی بکەم. ئەمە ئەو جۆرە مناڵانەیە خوای گەورە بمان پارێزێ لە مناڵانە.